وڵاتی کە ئێمە تایشین کە عێراق و ئێمەش هەرێمێکی سەر بە خۆمان هەیە تۆی هاوڵاتی ئایا ئەزانی مافی تۆ چییە؟ جگە لە پرۆژە خزمەتگوزاریەکان تۆ مرۆڤێک وەک ئینسانێک مافی تۆ چییە لەم وڵاتەیە؟ ئەپرسین لەگەڵمان نابن. مافی من جایە تا ئێزە مافمان دیاری نەکراوە ئێمە لێرە. حق الإنسان ما موجود. هەمومان مافی خۆمان هەیە کە لە وڵاتە بەشداری بکەین لە هەموو شتێکە. ئێمە هیچ مافێکمان نییە بە حەقەت. ماف لە پێش هەموو شتێکەوەیە. کۆ ئینسانێک هیچ مافێک نایە لە وڵاتە. ئێمە هەڕاکەین. مافی ئینسانی بپارێزرێت. من لە کوردستان ناژی مافی چی؟ معاملەی دیل لەگەڵ هاوڵاتیانی ئەم وڵاتە ئاکرێت. گرنگترین شت ئەوەیە واز لە ئینسانەکان بهێنرێ ئازاد بن. 4 ساعت 10 ساعت کاربان نییە. خەڵکیش ناڕازیە لە هەموو شتێڵێنە. کەس گوێ لێ ناگرێت لە چاردارێک ئیشن ناڕوات. بەڵام لەم وڵاتی ئێمە ئاخۆ ژنەکانی ئێمە جگە لە کارکردن تۆ بڵی بزانن مافیان چییە؟ ئایا مافی تۆ بەتەنها ئەوەیە کە لە ناو سارێکە ڕاو ناگرن و عەرەبێک بێتە سەرەوە پێتان بڵێن هەویات کومیان وەکو جاران ئەیانوت هەویەکانتان؟ ئایا مافی تۆیە کە نانیری بۆ عەسکەری؟ ئایا مافی تۆ ئەوەیە کە سەربەستیت ئیگرێتەیە یاخود سەربەستی ئەبێ لە بوونی خۆتە هەبێ یان سەربەستی ئایا لە دوکانێکا دایانەوە ئەیفرۆشتنەوە بە خەڵک بە قەترێک ئێن بە خەڵک یان سەربەستی لە بوونی خۆتایە؟ بەداخەوە لەم وڵاتە وای لێ هاتووە. ئازادی ئەوەیە ئەگەر نا ئینسان خۆی ئازادە بە ئازادی لەدایکە بن. ئایا مافی تۆ چییە؟ مافی من جایە تا ئێزە مافمان دیاری نەکراوە ئێمە لێرە. تۆکو مرۆڤێک باشە مافی تۆ چێ نازانیت؟ نەخێر نازانم. هیچ مافێکم دیاری نەکراوە. حق الإنسان الحرية العدالة ماكو حق لا ما موجود. ما موجود. مافی خۆتە زانی؟ مافی خۆم چی وەکو چی دەربارە بەچی ناوەڵات. هەمومان مافی خۆمان هەیە کە لە وڵاتە بەشداری بکەین لە هەموو شتێکە. لەو پێش مافمان نەبوو. ئێمە لە زمانێکا بووین لە زمانی بەعسا تمەشامان نەکرد بە عەلەمی ئاشکرا تەعەدامان لێکەن. نەمانەتوانین بەڵێ ئێستا مافی من لەو وڵاتەکە ئەوەیە وەکو کەسێک سەربەستم. من پێم وایە لە وڵاتێکە کە دیموکراسی چەسپا بێت و ئەو چەمکانەی کە پەیوەستە بە مافی مرۆڤەوە چەسپا بێت یاسا سەروەر بێت لە وڵاتانە ئاتوانی بڵێیت کە مافی مرۆڤ وجودی هەیە بەس لە وڵاتێکە کە یاسا سەروەر نەبێت گاڵتە بە دیموکراسیەت بکرێت و خەڵکی بێتاوان بکرێ بە تیرۆریست بکرێ بە بێتاوان من پێم وایە لەم وڵاتە ینی هیچ ئاسۆیەک نییە بۆەوەی کە هیچ کەسێ مافی هاوڵاتی بوونی خۆی بزانێت و مافی هەبێت بەڕاستی لەبەرەوەی لە وڵاتێکە مافی کۆمەڵێک کەسی دیاریکرا و بە شێوەیە پارێزراوە کە ئەم وڵاتە بووە بە کۆمپانیا بۆیان بووە بە سەرۆت و سامانی هەموو خەڵکی چۆتە ژێرچنی کۆمەڵێک کەسی کەمەوە لەبەرەوە ئەو خەڵکەی کە لە باتیەوەی مافی خۆی بزانێ من پێم وایە هەموو خەڵک لە وڵاتەیە دیلە و معاملەی دیل لەگەڵ هاوڵاتیانی ئەم وڵاتە ئاکرێت. گرنگترین شت ئەوەیە واز لە ئینسانەکان بهێنرێ ئازاد بن ئەو شتێکە ئەیانەوە بیکەن وەڕێگریان لێ نەکرێت. تەنها بڵێ سەربەستی نییە بەڵام بریتە لە ژیانی و کەسە دابیم کرێ ئێمەش حەق و مافی خۆمان هەیە لە وڵاتەوەکو وڵاتانی کە ئێمەش بژین بەڕاستی بە سەربەستی ژیانی خۆمان بۆ دابیم بکرێ بەڵام زۆر مەحاڵەوە. ماف لە پێش هەموو شتێکەوەیە. ینی ئینسانە بێت ئەگە مافی نەبوو ینی هیچ نییە ئینسان نییە بەڕێی من هەرەوە. تۆستەکەی مافی هەیە لەم وڵاتەیە؟ تقریبا هەیە. وڵی مویمەوەی ئێمە وەختی خۆی بڵین لەم وڵاتەیە ژاوی نەزانین چۆن بووە وڵاتە. یعنی لە زمانی بەعسەوە خۆ ئاگاداری لەوانێت تۆ نەزانین بەزێ مازانین کە زۆرداری هەبووە بەس ئێستا باشە الحەمدولله. ئێمە هیچ مافێکمان نییە بە حەقەت لە هیچ ڕوویەکەوە لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی دادپەروەریەوە لە ڕووی ژیانەوە بڵێ بەڕاستی ژیانمان گوزەران نییە لە وڵاتە ئێستا من وەکو خۆم مانگی 350,000 ناکرێخان و دەدەم بەڵام تەنها بم کە سابەتە ئەکەم هیچ کە سابەتێکی ترم نییە ناتوانم بژم پێ بە حەقەت ئەنی هیچ مافێکم نییە لەو حاڵەتە بەڕاستی ناڵێم هەموو شێ لە ساسە بەس باشە چاو جاران باشە شەر نییە و هیچ نییە بەڕێی من یعنی ما بەبێ هەموو ئەو شتانی کە تۆ هەتەوێ هەموو شتێک داواکارەکانی هەمووی جەبەجێ بکرێ. هەستەکەی هەمانە ماف؟ من ناڵێم بە تەواوەتی نا هەمانە بەس بەوە نییە بۆ شێوەیە نییە. سەربەستم لە زۆربەی شتەکانە سەربەستم کە ترسم نییە بە ئیسراحەت دەڕۆمەوە بە ماڵەوە
ژیانم پارێزراوە لەوانە مافم هەیە. شتی زۆر لەوە گەورەتری تایە تێگەی پێویست ناکەێتەوە بڵێ من ئێستا عسکەرم و داهێم لێ ناکەن ئەو کاتە عسکەریش بووی هەنێ شت هەبوو زۆر باشتر بوو لە ئێستا کو ئینسانێک هیچ مافێک نایراوە لە وڵاتە. مافی من هەموو شتێکە ینی مافەکانی خۆم وەکو بڵێن ژیانی ئینسانی دابینی بکرێت تێگەی مافی ئینسانی بپارێزرێت هەموو مافەکان ئەگرێتەوە پێویست ناکە دیاریکرااو نییە زۆر کەمە. تۆکو مناڵک مافی خۆتە زانی لە وڵاتەیە چییە؟ بەڵێ باوکخایانی ژینگە مافی تۆ چیە؟ مافی تۆ خوێندنە بەڵێ بێزگە لە خوێندن وەکو مناڵێک هەستەکەی مافەکانی مناڵ دیاری کراوە لە وڵاتەیە؟ نەخێر تۆ چیەکەی لێرە؟ بەڵام من ئیشەکەم ئیشی چیەکەی؟ لەسەر ئیشەکەم لای دوکان وشت. ئەزانم چی ئیشەکە و چییە؟ ئیشی فیتاریە. فیتەریەکەی؟ بەڵێ هەستەکەی مافی هەیە؟ نەخێر ئەمە مافی ئێمە و کوردستانە لە مناڵیمانەوە خەریکی کارکردنین ئەو کۆ مناڵەوەتی. بەڵێ من ژێڵم ڕاستەکە نێمە لە کوردستان ناژی مافی چی تۆ لە شوێنێکا خوێندتەوە بڵێ ئەمانە مافی منە ئەو کاوڵاتێک لە وڵاتەیە؟ بەڵێ تاوان نەشی خوێنیتەوە زانی بەزەمە لە کوردستان ناژین ترە بێ بزانین کەیچێ لە کوردستان ناژی مافی سی وشتی چی ڕەگە زیمێ یاخود ژن لە هەر وڵاتێکا بێت مافی خۆیە زانێت. بەڵام لەم وڵاتی ئێمە ئاخۆ ژنەکانی ئێمە جگە لە کارکردن تۆ بڵی بزانن مافیان چییە؟ نەک نایزانین هەر نیشمانە نایزانین و نیشمانە یان زۆرجار لە ڕاگەاندەکان نابیستین ئەڵێن تکایە مافی ژنان بپارێزن یاخود تۆنتودیژین مەکەن بەرامبەر بە ژنان بەڵام ڕەنگە میێنەیە بۆ خۆی تۆنتودیژێکی گەورە بێت. هەستەکەی مافی هەیە لەم وڵاتەیە؟ نەخێر بۆچی؟ وەڵا لەبەرەوەی دەچێت هەر دایرێک جواب نادەنەوە سەبۆن منە ئەچێ من کاوە پێشتر کە خریجی مەحەد بۆ 14 ساڵ لە وڵاتە خوێندومە کە لەسەر مەسەر بەهۆی نەخۆشی من چوومە خارج لەسەر پارەی خۆم چووم لەسەر مەسەفی خۆم چووم کە چوومە ئەو وڵاتە من چوومە بەریتانیا خۆ من بۆ نەچووم گە 10 ساڵ 12 ساڵ بمێنمەوە بەڵام کە کاتێک کە چوومەوێ من پێویستیوە با پێویست کرد کە لێ بمێنەوە کە کاتێک کە لەوێشین پێما ئەڵێکی وەڵا بگەڕێنەوە ئێمە هەموو شتێکتان بۆ دەکەن کە دین ئێرە هیچ حقوقێکمان بۆ هیچ حقوقێکی بۆ ئێمە ناکرێت ئێمە حکوومەتەکە مامالێت حکوومەتەکە بە حکوومەتی خۆمان نەزانین بەڕاستی. طبعا ما في خو مزايا ما يجون كل شيء منه يعني اما اقر مافی تۆ چێ لە وڵاتەیە؟ ما في من يعني جيان مسوقر به حياته جياني خوت سقام جير به اوي ترسو لرزنا به ترسو توقان وشت اوي مافی هەیە لە وڵاتی هەستەکەی هەتە یان نیتە؟ هما اي شلون تۆ نەتۆقێنراوی زاني شلون نتوقنهم ازاين شي توقينا لسرو ايما هوايه اسم بنسبه بغاوه تيجي بێزگە لە تۆقاندن بێزگە لە ترس بێزگە لە داواکردنی هەوێ بێزگە لە شەڕ بێزگە لە تەقا بێزگە لە سیلاح مافی تۆ وەکو هاوڵاتیەک چییە؟ ئایا سربەز بژی سربەز بژیت ئەوروپاشی لە ئەوروپاشی مافی تۆ چێ لە ئەوروپای زۆر باشە چی و چییە پیان وتوی چی و چییە پیان وتوی پێشەم شتێک هەموو شتێکم سۆگەرە ئەوان پیان وتی تۆ مافەمەوە لە وڵاتەیە؟ طبعا پێ دەڵێن بۆ ئێمە لێرە بۆ دانێن بۆچی ئێمە لێرە کە بەرنامەمان بۆ ناڵن لێ تێگەن مافی هەیە لە وڵاتەیە؟ والله بڵێم نییە هەیە بەس بەو شوێنی قەتعیان بڵێم نییە ماف هەیە بۆچی نییە؟ باش مافی تۆ چییە؟ مادام کە هاتە چی و چییە؟ مافی من ئێمە زیاتر ئێمە تەوان ئێمە و برادران وا بڵین هەتا حەدێ لە گەنجێتی دەرچوین یعنی بۆ کوڕێکی بڵین تازە بیدایەتێتی بۆ گەنجێک پێویستی بە مافەیە؟ نا ئێمە شەمانە بەڵام زیاتر بە بیدایەتی تۆ کە مافە ویست لە بیدایەتەوە ینی ئینسان لە ئەوێت چۆن ئەڵێ لە مەرحەڵەی مراهقیەوە کە کابرا هەستی کرد کە مافی زەوت ناکرێت تر ئیندیفاعێکی هەتا کۆتایی ژیانی دیدفاعشی بە قوتیە بێ ئەو عەدالەتە نییە بڵین کە بڵێن وڵا عەدالەتێکی ساسە هەیە نییە بەڵام خەڵکیش ناڕازیە لە هەموو شتێ ئەڵێنە هەمووش هەرچێکی وە بکەی ناڕازیە تۆ بۆچی وتە من مافم نییە؟ شتە سەرەتاییەکانی مرۆڤ دابین نەکراوە لە وڵاتە خۆ زۆر بە ئاسانی ئێستا تۆ گرم بافت هەبێ بێ حەق پارێزراوە بێ نەعەدالەتێکی زۆرە بەرچاوی بینی ڕۆژانە گوێ لێ لە مولە و لە فەرمان بەردەمەکاتەوە ناڕازیە
دوکان نارسیرەکەی مافی خوێن باز دەرگانە قۆڕەکە کرێ ئیتر هەموو بارەکان بگرات نایبینی ماف نبینی ینی ڕای ئەم هاوڕێشمان جیاوازە باشە جیاواز لێ تۆ نا غەڵەت تێمەگە چاوەکەم ئەو ئەڵێ قەت نازانم چۆن قەتعیەن ماف نییە مافەگەر تر خۆ داکۆکی لێ بکەی ئاغێ بێ خۆت ئەبێ یەکەم شت خۆ داکوکی لێ بکەی قاوی لە خۆ ئەمە نییە یەکسەر تۆ بخرێتە سەر سینێک و پێ و بیرێ وڵاتی موسساتی ئەبێ هەموو کەس حەقی محفوظ بێ تۆ لە بیدایەتە خۆن ئەوە قەینا ڕاستە ئێماڵینە وەڵام ئەم حکومەت چەند ساڵ ئێمە دوای چەند ساڵ ئەوسا من پێش 2 ساڵ ڕاستەکەی 22 ساڵە بەڵام ئێمە ئەگەروی حسابی بکەین لە 2034ەوە ئەم حکومەتە هەتا حدێتر بڵین حکومت بوو میزانی تایبەتی خۆی هەبوو حرەکەیە کەوتۆتە ئەم حکومەتەوە و تێگەی ئەوە نییە من بڵێم وڵا نەخێر وڵا ماف ئەوە تا هەموو شتێ لە هەموو بە بەڵام وڵا کەم و کوڕی هەیە وڵا نەعەدالەتی هەیە بەڵام خەڵکەکەیش بەخوا خەڵکیش ئێساوە تا تۆ بەسی ترین شت تۆ دراوسەکانمان ئێران ئوردون تورکیا بڕۆ خەڵک بزانە چۆن ئیشی دەسەکەوێت چۆن پارەی دەسەکەوێت من پێم وایە ناشرینترین شدەوەیە بۆ ئەم دەسەڵاتی ئێمە کە خۆی بەراورد دەکات لەگەڵ قێزەونترین ئەو دەسەڵاتانەی کە سەردەمەکانی خۆیان مێژووی تاڵ و ناشرینیان بە خۆیان تۆمار کردووە و ئێستا لە ناوچوون لە کاتێکە ئەکرێت ئەو دەسەڵاتێکە گەربیەوێت خزمەتی هاوڵاتیانی خۆی نیشتیمانی خۆی بکە بە خۆی بەراوردکە بە دەسەڵاتێکی دیموکراسی خۆی بەراوردکە بە دەسەڵاتێک کە زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی وڵاتەکەی خۆیەکات من چاگەزانم مافەکانی بەس هیچ مافێ لە کوردستانە من پێم وایە هەمووی لە ژێر هەڕەشایە و جگەلەوەی لە ژێر هەڕەشایە گوێنەگرتنی دەسەڵات دوای کردووە کە تۆ چەند باسی مافی خۆ بکەیت هیچ کێشەیەک نییە لە کاتێکە هیچی بۆ جێبەجێ ناکرێەوە گوێ لە هیچ شتێک ناگیرێ لەبەرەوەی هەموو مافێکە پێشێل کراوە ئێستا بەڵە بڵ فەرمان بەرم پاسوانی بەجەنیم فەرمان بەرێک بڵێ پۆک پاسوانێکی بەدەی داوامکەم مانگی 500 داوام هەیە 500,000 موچەکەمە 300 بە بەکرێخان و مەسرەفی ماڵە مناڵە لاوە بەستێ ئاو کاربە مەڕجەژە لاوە بەستێ یانی کەواتە تۆ مافە نییە یان هەتا ئەو بوونەش نییە بڵێ هەمە لە ساسە هەمە ئەوە بێ بەدرۆ دەچینە وەزارەتی تەربیە جوابمان نادەن دەچینە هەر شوێنێک چەندین برادری کە هەیە وەکو ئێمە کە دەچنە هەر شوێنە جوان ڕناگرین نەمەدی تەربیە ئەبینی نەمەدی دایرێکە بنە هیچ کەسێک نبینی گوێ لێ ڕناگرن ئەڵێ ئەوانە کە لە خارجێکەکەنەوە بە هیچ شێوەک تعین ناکردن ئایا ئەو کارەکەی چییە ئێمە دەمات تێ بکەین تۆ کە لە ئەوروپا بوویت هەستەکرد مافەکانی خۆ چێ لێ دیاری کراوە بوو بەڵێ لەوێ هەموو مافێک دیاریکا بکە بۆ نمەکە دۆ چێ ئەو وڵاتە خانوداتێ معاشی بۆ بڕێتەوە احتیادی ینی کارتە تێ وەک هاوڵاتیی ئەو وڵاتە وای وڵاتێرە زۆر جیاوازە ئەنین باوەڕکە ئینگلیزە تو مەس دیفرنس بەڵام زۆر جیاوازەکان بەرنی ئەرز و ئاسمانە جیاوازێکی زۆر هەیە لێرە کەس گوێ لێ ناگری لێرە چاردارێک ئیشن ناڕوا کتابێک دەکەی بە شوێنە کتابەکە جوابی کتابەکە ناتەوە هیچ شتێکت بۆ ناکەی لە وڵاتە ئەنی وا لێ هاتووە بێزارە بێ باوەڕکە وازانم ئێستا لەسەر ئاگرم ڕازەکەی مافەکە دیاری نەکراوە بەس ئەزانی چۆنە نازانی چییە زانیی ناڵن بەسەر بەزی بژی ئێستا من خۆم حەزەکەم بێمەوە بۆ ئێرە بژیم سەربەرزیشم خۆشە ئێستا زۆر لە ساڵانی خۆشرە دێمەوە با دێمەوە چۆن بەڵام چییە ئێستا من لەوە نییە بۆ نمونە هەڕەشی ژیانە لەسەر بێ لێرە لە وڵاتەیە جارێکتە بڕۆیتەوە ترسی ئێمە لە ناو کوردستانە نییە بەڵام دەست درێژیش کەس پێ قوبوڵ ناکرێ وایە من بەڕاشکایەک پرسیارەکەم تۆش بەڕاشکای جوابم بەرە باشە تۆ جیازێکەوە تا لەوانە لە ناو جیرفان تابێت باشە ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر باری ئەم وڵاتە بەرەو لێژی ڕۆژ ئەڕۆیتەوە ئەڕۆمەوە لە کەسە برسمەڵ مافێت چێڵە نازانم چیە چووکە نیمانە جوانە منیشەڵم زۆربەی کات ئینسان مافی هەیە بەڵام لە وڵاتە نا بۆ ئەمە نایزانین مافمان چیە لە وڵاتەیە بۆ نمونە گەل لە کەسێکی ئەوروپی برسی بڵی مافێ چییە بێجگەل لە شتە خزمەت گوزارەکان ئێمە گە بڵێن مافمان چێڵێ وڵای کارەبایە جوانە قسێ لە بەروی لەم وڵاتە بەسیترین شت کەشتە زۆر سەرەتایەکانی ژیانە مەفروزە بۆ هەموو ئینسانێک دابین کرێ دابین نەکرا بۆ ئینسانەکانیش تەواوی مافەکانی خۆیان لەوەیە کۆکەنەوە
کە پێویستە ئاو کارەبامان بۆ دابین کرێت. من بەسیترین شت من بە تۆڵێم ئێمە ئەمە هەرسێکمان ئەندازیارین لە دایرەیەکە داوامەکەین من هەتا ئێستا بڕوا ئەەکەی ئەرزەم وەرنەگرتو یواشە بۆ 3 ساڵ هەبوو 3 ساڵ بووە تاعین بۆ ئەرزی وەرگرتووە ئەمە مافە ئەمە بزەبت لەم نایەنەوە بەڵێ لە سادا سەد ئەوە نەعەدالەتیە چەند کەسێ وەکو تۆ هەیە زۆرە بەس زۆرەکەی ناسانەمە تا حدێچەنە بەڵام لەگەڵ ئەوشان نابێ ڕەشبین بین حياتمان مەزمونە تا حدێ مەزمونە وەکو جاران نییە مەسەلا بڵین جاران حياتمان مەزمون نەبوو بەڵام ئێستا لەبەرەوەی ئاسایش بەرکەماڵە ژیانمان تا حدێکی زۆر پارێزراوە. ئایا مافی تۆ بەتەنها ئەوەیە کە لە ناو سارێکە ڕاو ناگرن و عەرەبێک بێتە سەرەوە پێتان بڵێن هەویات کومیان وەکو جاران ئەیانوت هەویەکانتان ئایا مافی تۆیە کە نانیری بۆ عەسکەری ئایا مافی تۆ ئەوەیە کە سەربەستیت ئیرێتەیە یاخود سەربەستی ئەبێ لە بوونی خۆتە هەبێ یان سەربەستی ئایا لە دوکانێکا دایانەوە ئەیفرۆشتنەوە بە خەڵک بە قەترێک ئێن بە خەڵک یان سەربەستی لە بوونی خۆتایە ئایا مافی تۆ چییە؟ لێرەیە هیوادارم کاتێکی خۆش بەرنە سەر ماڵاوە خواتان لەگەڵ. مافی من جایە تا ئێستا مافمان دیاری نەکراوێمە لێرە. حق الإنسان ما موجود. هەمومان مافی خۆمان هەیە کە لە وڵاتە بەشداری بکەین لە هەموو شتێکە. ئێمە هیچ مافێکمان نییە بە حقت. ماف لە پێش هەموو شتێکەوەیە. ئینسانێک هیچ مافێک نایە وڵاتە. ئێمە هەڕاکەین. مافی ئینسانی بپارێزرێت من لە کوردستان ناژی مافی چی؟ معاملەی دیل لەگەڵ هاوڵاتیانی ئەم وڵاتە ئاکرێت. گرنگترین شت ئەوەیە واز لە ئینسانەکان بهێنرێ ئازاد بن. 4 ساعت 10 ساعت کاربان نییە. خەڵکیش ناڕازیە لە هەموو شتێڵێنە کەس گوێ لێ ناگرێت لە چاردارێک ئیشن ناڕوات. بەڵام لەم وڵاتی ئێمە ئاخۆ ژنەکانی ئێمە جگە لە کارکردن تۆ بڵی بزانن مافیان چییە؟